گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگی گەل لە هەر شوێنە گوێبیستی مەسڵاوتان لێبێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشکەشکاری بەرنامەی پرسی ئەم جارەشمان تایبەتە بە سەردانەکەی ئەردۆغان سەرۆکی دەوڵەتی دایکەری تورک بۆ بەغدا و پاشان بۆ هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامەوان سیروان هەورامیمان کردووە. هەواڵ سیروان بەخێر. سپاس دەکەم بەشێت. زۆر سپاس. گەر بپرسم خوێندنەوەی بەڕێستان بۆ سەردانێکی ئەم دوایی ئەردۆغان بۆ بەغدا و هەرێمی کوردستان چیە بفەرمە؟ بەر لە هەموو شتێک سپاسم هەیە بۆ بیسەرانی دەنگی ڕادیۆگەل. لە ماوەیەدا وەکو دەزانێکی لەو بابەتانێکی زۆر لە ڕۆژەودا بوو و زۆریش کاری لەسەر کرا. هاتنی ئەردۆغان بوو بۆ باغان لەوێشەوە هات بۆ هۆلێر. ئەوە نزیکی 3 ساڵە ئەردۆغان بۆ شێوازە وەکو فەرمی هاتووە ناو بەغدا و بەردەوام لایەنەکانی وەکو پێشتر حەقان فیدان هاتبوو، وەکو زۆرتر ئێستخباراتی وانە هاتوون، بەڵام جارە سەر کۆماریش بۆ خۆی هات. بۆیە زۆر جار زۆر بابەتەکان لەسەرەوە باس کرد کە هاتوچوونێکی لەسەر هەندێک ڕێکەوتنە باوەڕم ڕێکەوتنیش کراوە، مەسەڵەن باوکو باس دەکەن لەم 28 مادەشتیوە ڕێکەوتنیان لەسەر کراوە. ئەوە لە بواری بڵێن ئەگەر لە سیمای دەرەوە سێری بکەین لە بواری ڕاگەیاندنی بۆ شێوازەیە، بەڵام نەمانەوێت هاتنی ئەردۆغان بۆ بەغدا و لەوێ هاتنی بۆ هەولێر خوێندنەوەیەکی ژەبەژێریشی هەیە. بابەت ئەساسەکە لەسەر لەو بابەتەیە من ئەمەوێت لەو ڕەنگەوە سێری بکەم، چونکی لەگەڵ حەقان فیدان وەکو وەزیری دەرەوە هەروەها یاشار کوردە وەکو وەزیری ناوە و زۆر بەرگری و زۆر وەزیرەکانی دیکە هاتبوون، بەڵام ئەوەیە کە لێدا بابەتی ئەمنی باس کراوە. ئێمە دەزانین کە ماوەیەکی یعنی هاتنی سەرکاری ئەردۆغان بۆ خۆی لەسەرەوە بوو کە چۆن بتوانێت تەفگەری کورد پەیەکە کۆتایی پێبێنێت. ئەو 20 ساڵە تێپەڕ دەبێت ئەو ئەنجام مەسڵ نەگیراوە. دوایەوەشە لە بواری هەم لەشکریەوە هەم لە بواری ناوخۆیەوە ئەو دەرفەتە مەسا ئەو بڵێن سەرکۆتنایی دەست نەخستووە. پێویستە مەسەڵەن ئێمە بینیمان لەم دەستایان تێپەڕبووە گریا توانی ئەرتەشی تورکیا شکست پێبێنێت و لە بواری هەڵبژاردنەکانیشدا هەڵبژاردنە هەرێمیەکان کە جومگەیەکی بەهێزی دموکراسیە لە بڵێن لە تورکیا توانێت مەسەڵەن کاریگەری هەبێت، ئەمەش بۆ هۆکار مەسەڵەنەوەدا شکستێکی خراپی خوارد هەڵبژاردنە هەرێمیەکان هەم لە کوردستاندا هەم لە ئاسی تورکیادا. و بۆ یەکەم جار دوای 20 ساڵ پارتی ئاکەپە بووە پارتی دووهەم، و ئەمەش بەکۆڵ هەموو کەس ئەوانەیە کە لایەن بەکۆڵە لە بواری سیاسی و دەیخوێننەوە سەرەتای ڕەمانی ئاکەپەیە. بۆیە هاتنی ئەردۆغان بۆ وێشە لە ئەساسدا ئەوەیە کە چۆن بتوانێت دژی حرەکەتی ئازادی بە تایبەت دژی پەیەکە ئۆپراسیۆنێک دەست پێ بکات، ئۆپراسیۆنێکی لەشکری. و ئەمە وەکو کۆتایی ئەوە ئاماژەی پێ بکەم ئەردۆغان و هەموو لایەنەکان بۆ قەناعەتە گەیشتن مثل لە تورکیادا کە بێ هاوکاری دەرەکی ناتوانن ئەو ئۆپراسیۆن بەڕێوەبرن، چون چەندی ئۆپراسیۆن کراوە. ئێمە هەر لە ئۆپراسیۆن زاپەوە بگرێت تا ئۆپراسیۆنەکانی قوفڵی بەسات چنگی قوفڵوانە لە گارێ و ئەوانە هەموو تایسە بەڕێوە دەچون، بەڵام ئەنجامی نەکردووە بۆ بێتە هۆکاری شکستی ئەردۆغان. هەڵ دەدەن کە لایەنەکانی دەرەوەی لایەن دەرەوە مەسەڵەن تورکیە بەغدایە تایبەت و حکوومەتی هەرێمە ئەوانە چۆن لەم ئۆپراسیۆن بەشدار بکەن. بەڵێ کەواتە بەر لەوەی بینە سەر سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان و ئەو چاوپێکەوتنی یاخود ئەو دیدارانی کە لەگەڵ بەرپرسانی پەدەکە بە تایبەت ئەنجامی داوە لەسەر ئاستی عێراق، پێ دوایە ئەردۆغان توانی بێتی لەم سەردانەیە ئامانجەکانی بە تایبەت پەیوەست بە پرسی گەلیلاکانی ئازادی بەدەستبێنی یاخود وەکوی خوێنرۆی بکرێت هەڵوێستی بەرپرسانی عێراق سەبارەت بەو داوای ئەردۆغان بۆ بەشداریکردنی ڕاستەوخۆ لە ئەو ئۆپراسیۆنی کەوا بەتەمایە بەرداوامی پێداوی لە ساڵداوە خۆی باسێکە ئۆپراسیۆنی کۆتاییە بێ یاخود ئۆپراسیۆنەکە کە ئەوێ ئەنجام دەستخوا. پێ دوایە شەقامی عێراقی یاخود بەرپرسانی عێراق وەڵامێکی ئەرێنیان نابێت یاخود هەڵوێستی حیزب و لایەنە سیاسیەکان یاخود بەرپرسانی عێراق لەو بارەیەوە چییە؟
وەکو خۆشتان ئەگەر ئاگادار بن لە ڕاگەیاندەکەمەتە لە دیجیتال مێدیا بەرهەڵسکارێکی زۆر هەبوو دژی هاتنی ئەردۆغان هەم لە بەغدا بە تایبەت لە کوردستانیش ئەوشتە هەبوو چونکی ئێمە زانین مەسەڵەن پێشتر ئەردۆغان بۆ هێرشانێک کردبووی بە تایبەت لە ملی زاخۆوانەوە لە پەراخ ساڵی بەرێ یعنی چەندین کەسی شیعی لێدا شهید کران و ئەوەیش هەر ئەو شتە هێناوەتەوە گۆڕێکە دەوڵەتی تورکیا سەبارەت بە عێراق و سەبارەت بە کوردستان و بە جیهانی عەرەبی بۆ خۆلیایەکێت و خۆلیای نێو عوسمانی وەکو هاوسەیەکی ئاوا بڵێن کە پێکەوە لە دانوستانێکی ئاوا دانستانێکی دیالۆگ و وتوێژ و لەسەر بەرژەوەندی ئەم ئەو شتانە بێت خەڵکی بۆ شێوازی نایبینێت و دیارە مەسەڵەن ئارمانجەکان ئەوەیە کە چۆن بتوانێت هەندێکی یعنی ئەو دەرفینەکانی خۆی هەیە وەکو بەرژەوەندیەکانی خۆی لە عێراقا وەکوڵێ زۆرتر بکات و هێژمونی خۆی بەسەر عێراقا بسەبێنێ مەسەڵەن بۆ لایەنە کەرکووکان مەسەڵەن کەرکوو بۆ شێوازەیە مەسەڵەن بۆ مەسەلەی تورکمانەکان بۆ شێوازەیە هەتا بۆ مەسەلەی بەکارهێنانی سوننەکانی بۆ شێوازەیە لەبەرەوە لەوانەیە لە هەندێک لایەن مەسەڵەن لەو بەهەدا بەرژەوەندیانەیە مەسەڵەن لایەنی تورکمان مەسەڵەن تا ئاستێک تایبەتمەندی تورکمانی مەسەڵەن هەندێک سوننەکان مەسەڵەن ئەیانەیە مەسەڵەن ئەو شتە هاتنی ئەردۆغان بە باش دراوسە بکەن بەڵام لایەنی دیکە مەسەڵەن تایبەت شیعەکان ئەو شتە نییە مەسەڵەن من ئەم ڕۆکە خوێندمەوە لە ڕاگەیاندنەکانیشە بەرەی هەماهەنگی شیعە هەیە لەبارە دژی ڕاوەستا بوون و ئاماژیان بەوە کردبوو کە بەشداریکردنی عێراق لە هێرشی یا ئۆپراسیۆنێکی دژی پایگە بە هیچ شێوازێک لە بەرژەوەندی عێراقدانیە لە هەمان کاتژە بۆ ئەو مەسەلەیە کوڵێ لێدوان یاوەژین هەم لێدوانیان دابوو هەمیش هەند چەند مادەیان ئاراستەی سوودانی کردبوو یعنی ئەوە نیشانەدات کە لایەنەکان زۆر لەگەڵی دانین و لە ئەگەر من حتا بێنەوە بە کوردستانی لە کوردستانیژە لایەنی تەنها لایەنێک کە مەسەڵەن پێشوازی لە ئەردۆغان کردو بە شێوازە گەرم و گۆڕ نزیکی بووە لایەنی پەدەکە بوو کە ئەویش ئارمانی تایبەتی خۆی هەیە بەڵێ بێگومان دێینە سەر باشووری کوردستانیش بەڵام ئەوەی کە لەم سەردانەی ئەردۆغان زۆر باس کرا و لە شقامی عێراقیش چالەکوانی عێراقی کە باسییان کرد کە زیاتر ناڕەزایەتیان بەرامبەرەوە کراڵێن بەردەوام هەر هاتنێکی ئەردۆغان هەم لە ڕابردوودا هیچ خێرێکی بۆ باشوور پێ نەبووە بۆ عێراقیش پێ نەبووە زۆر بۆ بەڵگە ژواسی ویانە کرد کە بۆ نمونە دوای هاتنەکەی ئەردۆغان بۆ عێراق بە ماوەیەکی کورت ئەو بوو داعش سەری هەڵداوە داعش توانی زۆرینەی خاکی عێراق داگیر بکە و زۆر کات باس لەوەژە کرێ یاخود بەو ئاڕاستەی باسانە کرد پێ ئەچێت ئەم سەردانی ئەردۆغانی جارێکی دیکە نەهامەتێکی دیکە بێ بۆ عێراق ئەمەش بەشێکەوە هۆکاریەوە بۆ نمونە لە عێراقا پێدوانە ئەمەش ژێکێک بۆ لە هۆکارانی کە هەم شەقامی عێراقیش و هەم بەشێکی زۆر بە تایبەت هاوپەیمانی شیعەکانی وەکو بەڕێزە باش کرد دژایەتی ئەم سەردانیان کردوێ ئەوە هەموو لایەنەکان بۆ شێوازە دەبینن ئاماژەیەکی ئابۆ شێواز بەوەی بکەم وەکو سەرەتاش کە وتم لە ڕاگەیاندنەکانە باسیەوە دەکرێت کە مژاری ئاو زۆر تاو توێ کراوە هەندێکی بواری کشت و کاڵ و ئەمانە مثڵ لە سێ مادا دەژێنان کردوێکی ئەوەی کە سەبار چۆنێتی ئیدارەدانی ئاوی دەجلە بووە دوایەوە چۆنێتی بەشداریکردنی کۆمپانیەکانی تورکیا لە دروستکردنی بەنداوەکان بووە و هەروەها لەسەر تەکنۆلۆژیای ئاو چۆن بەکاربێن ئەوانەوە ئەو سێ مادەیە زۆر وەکو لێ ڕاگەیان گرنگیان پێدا بەڵام لێوێدا شتێک هەیە مەسەڵەن ئەردۆغان ئەڵێ هەر ئاو کەم بۆتەوە وش ساڵی ئەوانە ینی بۆ شان پاسایی بۆناتەوە ئەمەش بۆتە هۆکاری مەسەڵەن گرتنی و ئەوان لە بێسایسە لە باکوورەوە بە تایبەت کردێن دیژلە و فرات نامەتێکی زۆری بۆ عێراق دروست کردووە ئەمە هیچ چارەسەریان بۆ من نێناوەتەوە ئەمەژە بۆ بکەم لەم هاتنیدا هیچ چارەسەرێکی بۆوانین دەستنیشان نەکردووە بەپێچەوانەوە دژی عێراق دژی گەرانی عێراق بەکاری دێنێت یا ئێستا وەکو ئاماژت پێکە مەسەڵەن ئەرێ ئەسا هاتنی ئەو بۆ ئەوە کە پێشە هاتوو مەسەڵەن داعش و هێرشی کرد ئێستاش خاڵکی بۆ شێوازە هەیە چییە؟ ئێمە زانین مەسەڵەن هەم لە عێراقا هەم لە باشووری کوردستاندا هەڵبژاردنێک لە پێشدایە و لایەنەکان لەسەرەوە هەندێک تەوافق خۆشیان کردووە کە هەڵبژاردن بکرێت و کۆڵێ بۆی کە پرۆسی دموکراسی بە شێوازێکە هەیە بەڕێوە بچێت بەڵام کە هاتنی ئەردۆغان مژار هەیە کە خراوەتە ڕۆژەوە یەک هاندانی سوننەکانە بۆ ئەوەی کە
ئەو شتانێک کە ئەو هەمانگە کە هەیە بوو لەگەڵ دەوڵەتی بێژین لەگەڵ عێراقا بەگشتی ئەو هەمانگە تێک بچێت پێشتر مەسەڵەن هەماموو دەسەر ئەو مەسەلەی حەلبوسیوانە یانێ ئێستا ئەو شتە بورژێننەوە لە هەمان کاتدا تورکمانەکانیان هەنداوە بۆ ئەوەی کە چونکی بڕیارێکی دادگای عێراقی سەرفێراڵی عێراقی هەیە بۆ ئەوەی کە ئەو کۆتاکان پرسی کۆتاکان مەسەڵەن بە شێوازی جودا چارەسەر کراوە بەڵام هاتووە لەوێدا داوای کردووە کە تورکمانەکان بەرهەڵسکەریان کردووە کە لەوێ داوای کۆڵێ پشتگیری کرۆم بۆ ئەوەی کە کۆتاکان بخوازن یعنی ئەمە ئەگەر ئەم بە شێوازە بچێتە پێشەوە ئێمە پێ چاوەڕوان ئەوە بین کە بە هاندانی ئەردۆغان هەم مەسەلەی تورکمانەکان لە کوردستاندا هەم مەسەلەی سونەکان لە عێراقدا بە جۆرێک بشێوی تێکەوێت و ئەو ئاستە ئارامی کە ئێستا دروست بووە لەیەکتێگەیشتن دروست بوو لایەنەکانی عێراقیەوە هەم سونە و هەم کورد و هەم عەرەب ئەو شتە تێک بچێت چونکی ئێمە دەزانین مەسەڵەن ئەو لایەنە هەم سونەکان هەم تورکمانەکان هەم پەدەکە لێدا باسی پەدەکە دەکەم لە بەشی کوردیەکەیدا لەگەڵ ئەوەن کە ئەردۆغان یا بژن تورکیا دەستێوەردام کات و مەسلەی هەم نۆت ناردنی نۆت و سامانە سروشتەکان بۆ دەرەوە ئەوانە بە جۆرێک ئەمە دەبێتە هۆکاریەوەی کە لە ناو عێراقدا ئەو سەخامگیرە دروست نەبێت یعنی لەوەری حکوومەتیەوە بێگومان هەر پەیوەست بە تورکمان و عەرەب و پەدەکەش بە هەمان شێوە بۆ پێگەێنانی حکوومەتی خۆجێی لە پارێزگای کەرکووکیش بە هەمان شێوەیە ئێمە دەزانین بەر لە بەڕێوەچوونی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان عەرەب و سونە یاخود باز لەو ڕێکەوتنە کرا کە ئەردۆغان باوەشی ئەوێ لەگەڵ عەرەب و بڵێ عەرەبە سونەکان و تورکمان و پەدەکە ڕێکەوتنێکی وا بکرێت کە یەنەکە دوور بخرێتەوە لە دەسەڵاتی یەکەمی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێگومان بەشێکی سەردانەکەشەوە بوو لەگەڵ تەواوی تورکمانەکان کۆبووە بێگومانەوە پرسەش باس کراوە گەر بینە سەر باشووری کوردستان بە دوو ئاڕاستە باز لە سەردانەکە بکەین ئاڕاستەیەک ئەو ئامانجانەی کە بە ڕێستانێکیان لەوانەی پرسی هەڵبژاردن و بێگومان نەبوونی هیچ پاڵپشتیەک لەگەڵ پەدەکەیە کە تەنها خۆی بە تەنیا ماوەتەوە بەشێکی ئەوەیە و بەشێکیشی ئەگەر پەیوەستکەین بە شێوازی پێشوازیکردنەکە لە ئەردۆغان ئێمە دەزانین کە لە کاتی سەردانەکەی و ئەو شێوازەی کە پێشوازی لێکرا زۆرترین کاردانەوە و دەنگدانەوەی لێکەوە ئێمە گەر باسێک لە شێوازی پشتگیریەکە بکەین پێدوانی ئەم جۆرە پشتگیریە بۆ خۆی خاڵێکی دیکەی ڕەشە بە نێچوانی بەتایبەت پەدەکەوەی دەزانین کە تەواوی کۆمەڵکوژیەکان هەم لە باشوور هەم لە باکوور هەم لە ڕۆژاوای کوردستان لەلایەن ئەردۆغان و بەڵام بۆچی بەو جۆرە لایەن پەدەکە و بنەماڵی بارزانیەوە پێشوازیان لێ دەکرێت ئەنێ لێرەدا لە دوو بوارە نرخانی لەسەر کەم یەکەم لەسەر لە بواری ڕاگەاندنیەوە لێرە دوو شێوازی یعنی دوو فاقیق ڕاگەاندنی هەیە یەکەم من ڕاگەاندنەکانی تورکیش متابع کرد لەوێدا هاتنی ئەردۆغان چۆن سیر دەکەن ناڵێن مەسەڵەن لەوێدا ئەردۆغان چووە بۆ هەولێر بۆ کۆڵە بوو چووە بۆ لای بەرای حتا پەدەکەی حکوومەتی هەرێمی سەر نەچ جوان بێ یا مەسوود بارزانانی بێت ئەڵێن ڕاگەاندنی تورکیا ئەڵێت ئەردۆغان پێشوازی لە مەسوود بارزانی و نەجوان کردووە ئەمە واتای چییە یعنی ئەوەی کە هەولێر نە هەرێمی کوردستانە هەولێر وەکو شارێکی تورکمانی تورکیا حساب دەبێت و حتا ئەوەش لەسەرەوە قسە کراوە کە ئاڵایانە سەر خەڵای هەولێردانەوە ئاڵەکەی تورکیا لەسەرەوەی کە تورکمانەکان ئەو کاریان کردووە وەکو شارێکی تورکمانی ناسیۆنە ئیستا ئەوەی لەسەر ئەوە کات دەکرێت کە هەولێر شارێکی تورکمانیە ئەو وەکو پارێزگایەکی تورکیا حسابی بۆ کراوە ئەمە لەوێدا وەکۆڵ ئەم بابەت لەم لاوە مەسەڵەن هی پەدەکە وەسە ڕاگەاندنی ئەڵێ ئێمە پێشوازیمان لە ئەردۆغان کرد ئەردۆغان هاتووە وەکو سەرۆکۆمار و هاتووە هەولێر و ئەوانەوە لێدا هیچ واتایەکی نییە یعنی ئەو شتانە بەناوی پرۆتۆکۆلیشتی وایە ناوی دەکەم سندانانی و ئاڵانە زۆر لە حەدی خۆی زۆرتر هیچ لە پرۆتۆکۆلی هیچ وڵاتێکدا بۆ شێوازە نیە مەسەڵەن بەغدا بۆ خۆشی ئەو کارە نەکردووە کە ڕەسمەن چووە بەغدا و سەرۆکۆمار مەسەڵەن ڕەسمی دەوڵەتی شانێ گەر تا ڕادەیەک پرۆتۆکۆلاتی نێو دەوڵەتی جێبەجێ بکات تا حەدێ بەس لە ئەو مەسلەی لەوێدایە بۆ شێوازم عەمەلی لەگەڵا نەکردو بەڵام هەولێر وەکو شارێ وەکو پارێزگایەکی دەبن دەسەڵاتی ئاکەبەدا مامۆڵێستا مەسلێک کردووە پێشوازی لە ئەردۆغان کراوە یا مەسەڵەن بە شێوازە میوانداری کراوە
و ئەویش ئەڵێ ئێمە پێشواز بەسەم وەکو چووەتە ناو بارگای خۆیەوە مەسعودوانیش چوون بەسەر ڕێبەرەکە چوون ئەو ئەردۆغان پێشوازی دەکرۆ ئەنی ئەو مەسەلە بۆ شێوازە لەوەی ڕاگەیاندنەوە بۆیە ئەو بابەتە بە شێوازێک شکاندنی شکۆی گەلی کورد بوو بەتایبەت لە قەڵای هەولێر کە بۆ قەڵای هەلاکۆ بەزن ناودەنگە ئەمەش بۆ ڕایگشتی کوردستان زۆر ڕنگدانەوەیەکی وەکۆڵە دژبەرێکی زۆری دروست کرد و وای کرد هەتا ڕێبەرانی پەدەکەی شێنا سەر خەتەوە کە پاسایی بۆ بێنەوە ئێستا بینین لە دیجیتال مێدیاکاندا زۆرتر لە هەتا لە ڕاگەیاندنە فەرمیەکانی خۆیشاندا پاسا دێنەوە کە ئەوە مەسەلەیەکی پڕۆتۆکۆلەوە مەسەلەی پێشوازی و میوان پەروەریە و کورد بۆ شێوازە بۆ ئەمانە هەمووی پاساهێنانەوە بۆ ئەو هەڵەی کە کردویانە جا ئێستا بۆچی ئەویان کرد پرسەکە لێرەدایە پەدەکە لە ماوەیەدا هەم پەدەکە هەم بڵێن ئاک پارتیس ئەردۆغان پێویستی بە شتێکی بۆ شێوازە هەیە ئێمە زایندا باشووری کوردستاندا ئێمە هەموو شتەکانی هەڵبژاردن تەواو بووە کۆمیسیۆنی باڵای عێراق هەموو شتەکانی تەواو کردووە کاتی هەڵبژاردنەکە و لیستەکان و هەتا کاندیداکانیش هەموویان دەستنیشان کراون تا ئێستا پەدەکە بەشداری ئەو پرۆسەیە نەبووە یعنی ئەو پرۆسەیە بمانەوێت نەمانەوێت لە پێی یاساکانی عێراق بەڕێوە دەچێت و ناتوانێت پاشەگەزە بکرێتەوە یعنی ئەگە بێت و پاشەگەزە بکرێتەوە دەبێتە هۆکاری هەڵەشاندنەوەی عێراق بۆیە ئەمە بابەتێکە کە هەموو دایانەکان لەسەرەوە کۆکن کە ئەو هەڵبژاردنە پێویستە بکرێت بەڵام لەم هەڵبژاردنە کێ پەدەکە بۆ شێوازە کە ئین بووە ناتوانێت دەنگی یەکەم بگرێت وەکو چون لە تورکیا ئەردۆغان بوو بە هێزی دووەم احتمالی 190 هەیە کە پەدەکەیش ببێتە هێزی دووەم دەنگ نایەنەوە ئێستا چییە لێرا پەلەخاژەیەکە بۆ کە هەڵبژاردن نەکرێت و پەدەکە وەکو هێز نیشان بدرێت لایەنەکان وەکو هێزیان بدرێت چونکی ئێستا گەمارودرانێکیش هەیە هەتا لەسەر ئەوەی کە ئێمە زانین مەسەڵەن یەکێتی بەشداری هەڵبژاردنەوە لە لایەنەکاندا عێراق لەسەر ئەو ڕایەکە بەشدار بوون پێویستە ئامریکا وڵاتانی ئەوروپای هەموو لەسەر ئەو ڕایان کە پێویستە هەڵبژاردن بکرێت ئەگەر نەکرێت دەبێتە هۆکاری هەڵەشانی و قوارەی هەرێم دموکراسی بن پێ دەکرێت بۆیە هەموو لایەنەکان لەسەر ئەوە کۆکن و لە بەرژەوەندی هەمووشانەکە هەڵبژاردن بکرێت تەنها لایەنێکە بەرژەوەندی نییە پەدەکەیە جایسە پەدەکەیش احتیاجی بەوە هەیە کە بەجۆرێک ئەم هەڵبژاردنە تێکدات یا ئەوەی کە ئەو هاتنی ئەردۆغان بۆ شێوازە پێشوازیکردنی ئەمە وەکو بابەتێکی دیپلۆماسی نیشانی بدات کە بێژە من هێزم وەزیر لایەنەکانی بەسەن دەرەوە دێنە لای من و وەکوڵە من وەکو ڕقم حساب دەکەم ئەدام پێویستە ئێوەش تەنازڵکەم بۆ هێندێشت بۆ ئەو تەنازڵ مەسەلەی ئەو مەسەلەی کۆتاکان و مەسەلەی دواخستنی هەڵبژاردنی شێوانە یعنی بەرجەرە تەوافقی بکەن لەسەر ئاساسە ئەمە بابەت یا ئەوەی کە ئەو ئەگەر ئەو ڕۆتە پێش دەوڵەتێک کە احتمالی زۆر کەم ئەو شتە بەرەو پێشەوە بچێت و ئەو داخوازێکە وتن پێشتریش ئەردۆغان کە هات لە عێراقی داخواز کرد و کە 5 لە 11 کەسەکان پێدەنەوە بە کۆتاکانی تورکمەنەکان لەسەر ناوی بێسا پەدەکە احتمالی ئەو شش زۆر زایفە ئەو دەبێتەوە سەر چی ئایا ئۆپراسیۆن بکرێت یان نەکرێت چونکە ئەگەر احتیاجم بەوە هەیە ئەگەر بيانێت ئەو شتانە لەبارەی یاساییەوە ئەنجام نەگرێت ئێستا ئەوانیش بۆ ڕاوەستاون ئەگەر ئەنجام نەگرێت ئەو دەمە احتمالی هەیە بۆ کە ئاژاوای دروست بێت ئۆپراسیۆن بکرێت بەڵام ئۆپراسیۆنەکەیش ئێمە دەزانین مەسەڵەن ئەردۆغانی حسابی ئەو شتە دەکات وەکو پێشتر وتمان تایسە ئەنجامێکی بۆ شێوازی نەکرد ئەگەر لایەنەکان پشتگیری نەکەن ئەنجام ناگرێت هەم دۆخی ناوخۆی هەم دۆخی دەرەوەی بۆ ئۆپراسیۆنێکی بۆ شێواز دەست نادات ئەم گەشتە هاتوچوونی دیپلۆماتیکە و ئەم گەشتە تەنازولی دایانەکان بۆ یەکتری لەسەر ئەوەیەکە ئەم هەڵبژاردن بۆ شێوازەکە هەیە نەکرێت لە هەمان کاتدا چونکی ئەگەر بیان توانیای ئۆپراسیۆن بکردایەت بە دڵنیاییەوە بەر لەوە کەوت نازانە بکەن ئۆپراسیۆنێکیان دەکرد بەڵێ پێویست بە دۆخی ناوخۆی باشووری کوردستان ئێمە دەزانین تورکیا زیاتر لە ساڵێکە بوونمە گەماری خسۆتە سەر سنووری سەوز و مەتاڕەکانی داخستەوە بە شێوەیەکی گشتی بەڵام ئێمە دەزانین لە کاتێکدا ئەم گەمارۆیە هەیە ئەمە سزادانی بوونمە خەڵکی سنووری سەوزە و بۆ نمونە ئەگەر ڕوبعێکی بۆ یەنە کە بێت چەند خاتی بۆ هاوڵاتیان لە بەرۆی ئاڵۆگۆڕی بازرگانی و سەفەر و چوونە دەرەوە و بۆ نمونە ڕێگای هاتوچۆی هاوڵاتیان تا ڕادێکی بەرچاو قورس کراوە کە بێگومانەوە گەمارۆیکی گەورەیە بەڵام ئمە دەزانی ئەم شتە لە هەولێر نییە پێدوانی ئەمە جارێکی دیکە ویستی پەدەکەی بۆ
قوڵکردنەوەی دوو ئیدارەی لە کاتێکدا پەدەکە ئێمە دەزانین کە ئەوەی لەگەڵ یابێک و بەڕێستان باس نەکرد تەنها ئەردۆغانەوەشی کە بانگێش کراوە لەم کاتەیەوە پێشوازی گەورەی لێکرێ نێوانی شانی شەقامی عێراقی و ناوخۆی و نێودەوڵەتیشی بن کە ئەوان پشتێکیانەیە کە ئەردۆغانە پێدوانی ئەمە تا ڕادێک پەدەکە سیاسەت یاخود شێوازی ئیدارەدانی دوو ئیدارەیی زیاتر تۆخ بکاتەوە تا ڕادێگەمە بیستمان کە لە ڕابردوشدا پەدەکە داوای لە هەم تورکیا و هەم لە ئەردۆغان کردووە کە فشارێکی زیاتر لێ یەنەکە بکەن کە بەتایبەت لەم پرسانەدا بێتەوە ژێربار و بەشێکی پێویستە بۆی کە ڕازی بێ بۆی کە بەشدار بێ یاخود لانی کەم ڕێگر نەبێ لەوەی کە تورکیا ئۆپراسیۆنی سەربازی ئەنجامدا بەتایبەت لەم سنوورە. ئەو بابەتە پەدەکەی بۆ شێوازە پێس ئەو شتە ئاماژەیەک پێ بکەین ژێربەژێ هەندێک مثلا قسەڵ و کوشتیوە دەردەکەوێت لە ڕاگەیانەکان لە ڕاگەیان نافەرمیەکانیشدا پەدەکە هیچ ئێرادێکی لە خۆی نەماوە یعنی ستا مثلا لەوبەر پەدەکە مثلا وەکو لایەنێکی سیاسی هەڵسوکۆتی دەکرد لەگەڵ تورکیا بەڵام ئێستا بۆ شێوازەش نییە ئێستا ئەوەنە سیاسەکانی بەرەو پێشەوە ڕۆشن لەگەڵ بڵێن ئاکەپا تێکەڵ بووە ئیدی خۆی لە خۆی خاوەنی پلانی تایبەتی خۆیە ئەو پلانەکە بەڕێوە دەچن هەمان پلانکە لە ئەنقەرە بۆ دەدیشان دەکرێن هەنێ تا ئەوەشت بۆچی واڵم چیمە بیرمان بەتایبەت لەم هاتنەی ئەردۆغان زۆر شت دەرکەوتن مەسا ئەو شێوازە هەڵسوکەوتە زۆر ناخۆی پەدەکەیشی عاجز کردووە یعنی تەنها ماڵاتی بارزانانی مەسەن بۆ شتایی ڕازین چونکی ڕازایەتی ئەوانش ئەوەیەکە بە شێوازێک گەمارە دراوە کە ئیدی کەوتە بن ڕکیفی سیاستەکانی تورکیاوە ینی وەکو بەشێک لە سیاستەکانی تورکیا هەڵسوکۆت دەکەنەوە ینی بۆ شێوازت مانەوەی خۆشان لەم مانەوەی ئەردۆغاندا دەبینن جا ئەمە ئەم مەسەلەی ئەم بەسەر دوو زۆنیە یعنی سەر شتێکی وا دروست دەکەن زۆنی زەرد و سۆز هەر لە سەرتاوە کە دروست بووە تا ئێستاش هەر بەردەوام دەکات زۆرتر ئێستا زۆرتر تۆخە بۆتەوە مەسەڵەن ماوەیەک شاید کەمێکی کاڵبوو ئێستا زۆرتر تۆخە بۆتەوە و ئەمەش ئەو گەمارانێک ئێستا لەسەر سلێمانی دەدرێن سلێمانی لە دوو بابەتە گەمارۆ دەدرێت یەکەم ئەوەیەکە لێرەدا هەستێکی نیشانپەروەری هەیە مەسەڵەن ئەو شتانێکە لێرەدا مەسەڵەن باسی دەکرێت لەسەر ئاسی چوارپارچەی کوردستان و ئەو لایەنانە یعنی هەندێکی پێشگیری بۆ شێوازە هەیە ئەین بەشێکی بۆ شێوازەیە ئەمە دەبێتە هۆکار کە بکۆڵە ئەو هێرشەی بتایبەت تورکیەکە چاوی هەڵنایە بۆی کە کورد خاوەنی کیانێکی خۆی بێت هێرشێکی دەکاسێت چونکی لەوێدا ئەو هەست ئەوێت ئەو کوردێکە هەیە وەکو پەدەکە چۆن دەستەمۆ بووە لێرەشدا لە زۆنی سۆزیدا هەموو ئەو لایەنە سیاسەکان کە هەند دەستەمۆ بکرێن بابەتێکی بۆ شێوازەیە بابەتێکی دیکەش زاتەن ئێمە زانین مەسەڵەن لێرەدا لە بەدرێژایی بڵێن دروستبوونی هەرێمی کوردستان و کورد لە باشووری کوردستاندا دوو لایەن زۆرتر ئینیان کردو یەکێک لایەنی تورکیەیەکی لایەنی ئێرانە لێرە مەسەڵەن بڵێن ئێرانیش ئەم بێسا ئەو شەڕات لە ئەساسیدا شەڕی ناوبەری ئێران و تورکیەشە ینی تورکیا ئەوێت ئێران لەو زۆنەدا دەرخات و شیعەکان مەسەڵەن بەرەو لاوازم کات لەو لایشەوە ینی ئێرانی مەسەڵەن لە بەرامبەری ڕادەوەسێت بۆیە ئەم مەسەلەیە هێرشکردنە بۆی کە تەنازل بۆ یەکتر بکەن بەڵام بابەتەکە لەوێدا ئەوەیە کە تورکیا ئیدی بۆ شێوازە سیاستەی خۆیەوە ینی دەرفەتی گەمارۆ دراوە پەدەکەش لەگەڵ گەمارۆ دراوە ئەمە دەستە بەهێزەکە لەوێدایە پێویستە ئەمە ئەو شتە ببین دەستی بەهێز ئەوەیەکە هەم ئاکەپە خۆی لە باکووری کوردستان لە تورکیا تووشی شکست هاتووە و ئیدی ناتوانێت ئەو دەرفەتان بەس ئەوکۆڵێ ئەو ئارمەدانە کە دایناوە بۆ خۆی بیان پێکێت و دەوڵەتەکەی بەرەو نزول و بەرەو داڕمان دەچێت بە هاوڕێ لەگەڵ ئەویشە پەدەکەی بۆ شێوازی لێهاتووە ئەمە دەستی دانەکانی دیکەی لە بەرامبەری هەم تورکیا و هەم پەدەکە بەهێز کردووە کە ئەگەر بێت و ئەو دەرفەتە باش بەکاربێنن ڕەحەت دەتوانن ئەو هێڵەی تایبەت خیانەتێکە لایەنی پەدەکەوە دەکرێت پاشەکشەی پێ بکەن و لەسەر جێگەی خۆی داینەوە بەڵێ کەواتەی مازانی زۆرینەی ئەو کاردانەوانە یاخود ئەو زانیاریانەی لەبارەی ئامانجی سەردانەکەی ئەردۆغان و لە ئەو پێشوازەی کە پەدەکە لێ کرد دەبینین میدیا ڕۆڵێکی گەورەی هەبووە بەڵام ئێمە دەزانین لە سەروبەندی ئەم سەردانە ئەوەی کە هێرشی کراوەتە سەرەوەی کە پێشێلکاری بەرامبەر کراوە ئێمە دەزانین
میدیایە لەو چوارچێوەیەدا ئێمە دەزانین لە سەروبەندی ڕۆژنامەگەری کوردیە لە بەلجیکا هێرشەکرێتە سەر هەردوو کەناڵی ستێرک و میدیا خەبەر، پاشان لە باکووری کوردستانیش هێرشەکرێتە سەر کۆمەڵێک ڕۆژنامەوان و ئەوانی کە لە میدیاکاری ئازادن لە بواری ئازادی میدیایە کار دەکەن. پێ دوایە ئەم دوو تەوقیتە بۆ پێ دوانێ ئەم دوو ڕووداوە هەمیشە گرێدراوی ئەوە بن کە لایەنە تاریکەکانی هەردوو حەدەسەکە دەرەخەن. بۆ نمونەوەی لە کۆبوونەوەکان دەکرێت میدیا بە جیاندا بڵاوی دەکاتەوە کە ئەوان لە کاتێکدا دەزانن میدیا حەقیقەتەوە دەخرێتە بەرچاوی تەواوی کۆمەڵگەی جیهانی بکەین بۆ لەم تەوقیتەدا هێرشەکرێتە سەر میدیای ئازاد و هۆکارەکەی چییە و بۆچی گرێدراویەک هەیە لە بینی ئەو شکستانەی کە لە ڕابردوودا ئەردۆغان بەدەستیێناوە و ئەم سەردانشی کە بۆ عێراق و بە هەرێمی کوردستان کردوێت. بەلە هەموو شتێک ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردی بیاد دێنمەوە پیرۆزی دەکەم و تەواوی و شەیدانێش کە لەو ڕێگەی ڕۆژنامەی گەری کوردیدا و گەیاندنی ئازادی پەیامەکان بە ڕۆژنامەیەکی ئازاد خەباتیان کردووە سەری نواژدا دەنوێنم چونە پێناودا شەیدی زۆر دراوە. بابەتەکە لەوێدا مرۆڤانین ئینیکاتەوە باسی لەسەر بکات. ئێمە دەزانین مەسەڵەن پێش کە دەیانوت ڕاگەیاندن هێزی چوارمە، بەڵام ئێستا هێزی یەکەمە باسی دەکەم. هێزی یەکەم بۆچی؟ چون دەتوانێت کۆمەلگا ئاراستە بکات. ئێمە بینیمە مەسەڵەن هەر ئەو هاتنەی ئەردۆغان بۆ هەولێر و ئەو دانانی مەسەڵەن ئەو سمبولانە بێژە ئاڵانی تورکیا بۆ شێوازە لە ڕاگەیاندنەکانە وها دەنگدانەوەی دروست کرد تا دیجیتال میدیاوانەدا کە وتمدانەکانی ناوە سەر خاتە یعنی ملکەجی کردم. یعنی ئێستا زۆرتر مەسەلەکە لێدایە دەکرا مەسەڵەن ئەگەر ڕاگەیاندن نەبێت ئەوان ڕانەگەیەنێت ئەو شتانە هەر بۆ شێوازە تێپەڕوایان بێت دەمی ماوەیەکی درێژە ئەو شتان بەسەر تێپەڕێنراوە لەسەر گەری کورد و ئێستا ڕاگەیاندنێکەیە کە دەرفەت بۆ شتان نادات و ئەم هێرشانەی کە ئێستا بکو ئەماژت پێکرد هێرشێکە سەر ڕاگەیاندنی ئازاد یەکی هۆکارەکانی بۆ شێوازیە هەم لە بلژیک بڵین بەسەر ستێکتی و میدیا خەبەر لە هەمان کاتە لە باکووری کوردستان لەسەر ناوەندەکانی ئەو بێسەد چاپەنی ئازاد ڕاگەیاندنی ئازاد هەموو لەسەر ئەساسەیە چونکە دەدا دەنگێکی جیاواز هەیە و کۆمەلگا ئاراستە دەکات گرنگی هەیە ئەو کۆمەلگایە نایهەڵێت کە ئەو سیاست ئەوانەی کە سیاست بەڕێوە دەبن بە دژی گەری کورد خەریکن کار دەکەن بۆ شێوازە بەسەریان تێپەڕێت و وەکوڵێ ئەمە دەبێتە فۆزا دروست دەکات و لەو ئاسەدا شەقام دەجوڵێنێت و ئەمە پێش بە بەرەو پێشچوونی سیاستەکانی داگیرکێری و ئەو خەتی خیانەت دەکرێت. ئەمە بابەتەکە بۆ شازێدا ڕۆژی ئەمڕۆدا ئیستێش مثلا دەبینین لە باشووری کوردستانیشدا ئەو ڕۆژنامەگەریە کە زۆرتر دەبێت هەدەف هەمان ڕۆژنامەگەری ئازاد ئێمە دەبینی مەسەڵەن هەم لە بادینە مەسەڵەن ئەو کەسانی کە دەنگی ئازاد دەردەبن کوشتیان شتوانی ئەوانە لە زیندان دەخنە زیندان لە هەمان کاتدا ئەوانەی کە وەکۆڵی قەڵەمێکی بوێرن شەید دەکرێن کە لێرەدا پێویستە مرۆڤ یادیان بەرز ڕاگرێ و دەبینین ئێستا مەسەڵەن باسی ڕاگەیاندنی ئازاد و باسی ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دەکرێت و هەتا لایەنە سیاسیەکانیش وەکۆڵێ لە مەسوولەوە بگرێت تا نەچیان بارزانانی هەموویان مەسەڵەن پیرۆزبایی ئەو ڕۆژ دەکەن بەڵام لێرەدا کەسێ وەکو بەدەهان کەسی وەکو سلێمان ئەحمەدمان هەیە کە بێهۆ تەنها بە خاتریەوەی کە ڕۆژنامە ناسان هیچ ئینێکی نییە گیراون و بێسەر و شوێنن هەر دیار نیە مەسەڵەن لەکوێدان ناتوانن وەکوڵێ پارێزەکان بچین چاوپێکەوتنیان لەگەڵا بکەن. یعنی ئەمە نیشانەدات کە لێرەدا ڕۆژنامەگەری ئازاد چەندە گرنگی هەیە و چەند دەتوانێت کۆمەلگا ئاراستە بکات و لەو ڕوانگەدا ئەو شتێکە باسکردن ئەوە ئاماژە پێکەم. یعنی ئەو ئۆپراسیۆنانەی کە باسی دەکەن ئۆپراسیۆن تەنها لە یەک بواردە نییە بواری لەشکری هەیە بواری سیاسی هەیە دیپلۆماسی هەیە بواری ڕاگەیاندنی ئەمڕۆ بواری ڕاگەیاندنەکەی زۆر بەهێزترەوە بۆتەوە لە ساڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا و لەو سەروبەندەدا کە ئەردۆغان دێت لەسەر ئەوەی کە چۆن هێرش بکاتە سەر تەفگەری ئازادی سەر گریلا سەر پاراستنی مێدیا لە هەمان کاتدا بۆ ئەوەی کە بکوڵێ بتوانێت ئەو سیاستی خۆی بە شێوەزی باش بەڕێوەبەرێت و ئەنجامی لێ دەربخات هێرشەکە سەر ڕاگەیاندنی ئازادی ئەم شتان هێرشە سەر دموکراسی کە
ئەم لایەنانە زۆرێکە دەمێکی درێژە کە پێکەوە خەریکن لە هاوکاریدا مەسەڵەن وەختی دەڵێن لە بەلژیکاوە کار دەکرێت بە ڕێگەی فەڕەنسەوە کار دەکرێت فەڕەنسا لەگەڵ تورکیا لە پەیوەندیەکی وەکۆڵێ دانوستاندان و ئێمە بینی مەسەڵەن ناتۆ هەیە ئەوانە هەموویان پێکەوە لەسەر ئەو ڕایەن کە چۆن بتوانن ئەو دەنگە ئازادانەی کە لە بەرامبەری دموکراسیەکی ساختی ئەواندا وەکۆڵێ ڕووی ڕاستیان دەدەنەوە هەڵدەماڵن چۆن بتوانن ئەو ڕاگانە بێدەنگ بکەن. بەڵێ کەواتە دیموکراسیەکی ساختە هۆکاریەوەیە بۆ نمونە لە ناوجەرگەی وڵاتانێکە خۆیان بە وڵاتی دیموکراسی و فراهەمکردنی دیموکراسی هەم کەسی و هەم میدیایەکان ناوزەندەکەن هێرش دەکرێتە سەر میدیای ئازاد و ئایا بەم جۆرە هێرشانە ئەتوانن دەنگی میدیای ئازاد بکرێ یاخود ئەمە جارێکی دیکە سووربوونی زیاتری میدیای ئازادە لەسەر ئەو ڕێڕەبازێکە خەباتی لەسەر دەکەن. مێژوو نیشانی داوە هیچ کات دەنگی ئازاد کەب ناکرێت نە لە ڕابردوو نە ئێستایشدا بۆ تایبەت بۆ تەوگەری ئازادی بە دەهان جار ئەمە جارێکەکەن دەهان جار هەم تەلەڤیزیۆنی هەم ڕۆژنامەی داخراون ڕۆژنامەکانی شەید کراون چ لە باکوور چ لە باشوور چ لە ئەوروپا مەسەڵەن لەمە لە مەتیڤیەوە بگرین تا مێدیا تیڤی تا ڕۆژ تیڤی بە دەهان ڕۆژنامە تەلەڤیزیۆن بۆ شێوازە داخراون رادیۆ هەر بۆ شێوازە مێسوپامیا هەبووە دەنگی کوردستان هەبووە ئەوانە هەموو داخراون بەڵام دیسان زیندوو بوونەتەوە یعنی چونکی لەوێدا دەنگێکی ئازاد هەیە و ئەو کۆمەڵگە ئازادی دەوێت دموکراسی دەوێت و ئەمە پیسەوە شتێک دەبیر ناکەین وەختی باسی دموکراسی دەکەین کام دموکراسی باس دەکەین هەر وەکو خۆتان ئاماژە بکرد دموکراسیەکی ساختە هەیە ئەم دموکراسی ساختە مەسەڵەن لە شوێنەکاندا ئێستا لە بڵین لە باشووری کوردستان لە تورکیا لە ڕۆژهەڵاتی ناویندا کێ دەسەڵاتدار بێت یەکەم لایەن فەرق ناکات مەسەڵەن لە تورکیا تورک دەسەڵاتدارە وەکو ناسیۆنالیستی تورکی نەزانم لە ئێراندا مەسەڵەن مەذهبی دەسەڵاتدارە یا لە ئێراندا مەسەڵەن بە شێوازی دیکە یا کێ دەسەڵاتدار بێت ئازادەکان تا سنوور دەسەڵاتن چونکی ئێمە ئەوان تعریف کراوە ئێمە ئەو کەسانن کە لەگەڵ دەسەڵاتن ئەوانیش ئەو کەسانن کە ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتن لێرەدا ئۆپۆزیسیۆن دەسەڵات بە هیچ شێوازێک تەحملی ئۆپۆزیسیۆنی بەتایبەت لە بواری ڕاگەیاندنی و هیچ تەحملێکی نییە یا لە ئەوروپایدا بۆ شێوازەیە وەختە باش دموکراسی ئەوروپا دەکەن ببێن لە شارێدا کات نێوێ بەڵام وەکو کورد مێژوی ئەو دموکراسی بخێنەوە ئەو دموکراسی لە یونانەوە هاتووە دوای لە ڕۆمەوە چۆت مەسەڵەن ناو ئەوروپاوە دموکراسی کە لە یونانە هاتووە دموکراسی بۆ ئینسانە ئازادەکان بۆ کامانە بۆ ئەو کەسانە وەکە وەکۆڵێ نەبۆ ژنان هەبووە نەبوو کوێلەکان هەبووە بەزێدا کوێلە هەبووە ژن لە دەرەوە دموکراسی هێشتاوە تەنێک کێت لە ناو دموکراسی هەبوو ئاریستۆکراتەکان ئەنی وەختە باسی دموکراسی دەکەن دموکراسی ئاریستۆکراتەکانە و ئێستا ئەمە باسی دموکراسی ئوروپایی دەکەن دموکراسی سپیپێستەکانە دموکراسی ئەو کەسانەیە کە ناو سیستمی نێولیبرالە جێگیان گرتووە دەرەوێ ئەوانە ئەوان دیگە هەموو تێرۆرە و هەمووشی سەرکوت دەکرێت بۆیە باسی وەخت دموکراسی دەکەن پێویستە وەکۆڵێ بە شێوەیەکی ڕاست پێناسەی ئەو دموکراسی بکەین بەڵێ لە وڵاتێکی وەکو بەلژیکا هێرش دەکرێتە سەر دوو میدیای ئازاد بەڵام ئێمە دەبینین کاردانەوەکان هێندە فراوانن دەتوانن حکمی بۆ نەکەیسێکی لەو جۆرە کردنی من دەزانین هەم لە باشووری کوردستان لە ڕۆژئاوا لە وڵاتانی ئەوروپا بەرامبەر بەم ڕووداوە کاردانەوەی زۆر باشە بووەکەواتە تا چەند گرنگە ئەم جۆرە کاردانەوانە بکرێتە دەرفەتێک بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گشتی هەم پرسی کورد بەرێتە پێشەوە هەم میدیای ئازادیش بتوانن زیاتر لە جاران ئازادانە مامەڵە بکەن لەگەڵ کەیسەکاندا. بێزە ئاماژەوەسان شتێکی لێدا گرنگکە هەیە ئەوەیە کورد تەبگەری ئازادی کوردستان ئێستا نمونەیەکی لە ئەوەیە کە دراسایبێژی شەڕی دموکراسی دەکات لە بەرامبەری دیکتاتۆریدا لە بەرامبەری فاشیستە بۆیە تا کاتێک کێشەی کورد چارەسەر نەکرێت دموکراسی واتای نابێت ئەوە چی وا دەڵێن تەبگەری ئازادی خەریکە تێکۆشانی وشە دەکات بۆیە لێرەدا ئەو هێرشانە کە دەکرێن وەکو خۆش ئاماژە پێکردن نە تەنیا نابنە هۆکاری سەرکوتکردن بەڵکو دەنگە ئازادیەکان زۆرتر ڕادەسڵەکێنێت یەکێتی دەنگی ئازاد زۆرتر دروست دەکات مەسەگە لێدایە چونکی لێدا ئەو تێکۆشانەی کە تەبگەری ئازادی دەیکات ئەو ڕاگەاندان کە ئەو هەوڵان دەگوازنەوە ڕاستەکان دەگوازنەوە ئەو شتەیە کە کۆمەلگا دەیهێوێت بۆیە سەرکوتکردنی ئەوانە نابێتە واتای ئەوەی کە
بەس ئۆکۆڵێ بێدەنگکردن و کەسان دروست بێت بە پێچەوانەوە دەنگە ئازادەکان زۆرتر لەوەی تێدەگەن کە ئەو دموکراتی کە تایسا بەناوی دموکراسی ساختەوە دەرخواردی خەڵکیاندا چەندە ساختەیە ئەوشە ڕوون دەبێتەوە مەسەڵەن لەوانێ لەوە بەر ئێمە بخۆش باسن چەند ساڵەوە بەر مەسەڵمان کردایانتە لە ئوروپا دموکراسی هەیە ئەو شتانە هەیە بەڵام ئێستا لە کەسایەتی تەبگەری ئازادیدا لە کەسایەتی ئەو ڕاگەیاندنە ئازادانەدا دموکراسی ئوروپایی ئەو دموکراسی کە نیۆلیبرال باسی دەکات کۆتە من پرسەوە مەسەلەکە لەوێدا یان گرنگی مەسەلەکە لەوێدا جیهانی ئەو شتە دەبینێت لە قەزیەی کووردا لە قەزیەی ئەو تێکۆشانەکە دەیکات جیهان دەیبینێت کە چەندە دموکراسی لەرزۆکە و لە بەرامبەری ئەو تێکۆشان و بەرخۆدانێکە گەلی کوورد دەیکات ناتوانێت خۆی بپارێزێت. بەڵێ ڕۆژنامەوان سیروان هەورامی دووبارە سوپاس بۆ ئامادە بوون. سپاس دەکەم بۆ ئێوەش بەستر بەڵێ بەڕێزان زۆر سپاس بۆ ئێوەش تاکو و ێستا بیسەرمان بوون تا پرسێکی دیکە ئاسوودە بن.